بەڕێزانم کاتتان باش خۆمان بە خوشحاڵەزانین لە بەرنمەیەکی تایبەتی شەبەنگدا لە بناری شاخی گۆیژەوە لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستین بەڕێزان بەڕێبەرایەتی هونەری شێوەکاری لە سلێمانی هەستاوە بەکردنەوەی پێشانگا و چالاکی و ئەنجامدانی کارێکی هونەری تایبەت لە ئەم شاخی گۆیژەدا. ئامانجوانەوەیە بزانین ئەدەب و هونەر لەم کاتەیە چی ڕۆڵێکی هەیە بۆچی ئەم کارە کراوە و کەسانێکێن بەشداریان کرد و ئەیانوێ بزانین پەیامەکە چییە. سەرەتا ئاچمە لای بەڕێوەبەرایەتی شێوەکاری سلێمانی کاک بەختیار هەڵەبجەیی. کاک بەختیارم کاتە باش زۆر خۆشحاڵم ڕێزەیە زۆر سپاس. ئەمانوێ پێمان بڵێیت ئەم کارە هونەرێ لە لێرە ئەنجام دراوە هۆکارەکەی چییە بۆ چیە گەڕێتەوە لەمان کاتە ئامانجتان چییە لەم کارە؟ سەرەتا بە خێراتی کەناڵە ڕەنگینەکەتانەکەم وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەر سلێمانی بەڕێوەبەرایەتی هونەری شێوەکاری ئەم سمپۆزیۆمەمان ڕێخستووە. سەرەتا کاکستار بیرۆکەی کاکستار بوو ستارقە هونەرمەند ستار قادر وتی ڕێ سمپۆزیۆمە بکەین بۆ وێنە کێشان سمپۆزیۆمە بکەین بۆ وێنە کێشان پاشان کاک نەهرۆ و کاک سامی حەمە مومین و ئەوان کە ئەوانیش مۆزەفی دایرەن بەیەکەوەین بیرۆکەی وانە بوو تەنها وێنە کێشان نەبێ ئێمە چۆن بتوانین میتۆدێکی لە پشتەوە بێکارێکی ئەو بکەین. وتیان نزیکترین حەدەس کێشەی سووتانی شاخی گۆیژە بوو ئەوەیان کرد بە سمبولی کارەکە و کە ناومانە سمپۆزیۆمێک لە باوەشی گۆیژەدا جا هەردوێنێ هەنێک هونەرمەند هاتن لێرە وێنەیان کێشا ئەمڕۆژ هەنێکیان هاتوونەتەوە هەنێ هونەرمەندی تازەش هاتوون هەنێ لە هونەرمەندەکانی دائیرە هاتن وێنەیان نەکێشا نەمامیان ناشت بەڕوویان ناشتووە داری بەئامیان ناشتووە ئیترەوە ئیمڕۆژ بە هەمان شێوە سمپۆزیۆمەکە بەڕێوەچێت. زۆر باشە ئەو کەسانە کە بەشدارە بنکێن ئەوە لە هەمان کاتا چۆن بەشداریان کردووە بۆ ئەوەی کە ئەم پرۆژێ دەوڵەمەندترکەن بۆ لایە ئەو کەسانی کە بەشداریان کردووە جگە لە هونەرمەندان هیچ لایەنێکی تر پاڵپشتێکی هەبوو بووی ئێمە دوو جۆر هونەرمەندمانەیە هونەرمەندێکمان هەیە مۆزەفی دایری ڕۆشنبیریە ئەمانە مەجموعەیەکیان بەشدار بوون باقیەکەی تری هونەرمەندان لە دەرەوەی دایرەوە داوەتمان کردوون میوانداریمان کردوون هاتوون بەشدار بوون مەسەڵەن هونەرمەندە بەڵام مۆزەفی دایری ئەمە نییە ئەوانیش هاتوون بەشدار بوون. جەماعەتی شاغڕەوی گروپی گۆژەیە وازانمی سلێمانی ئەوانیش هاتن هاوکاریان کردین بەسەریان کردینەوە هاوخەمی خۆیان دەربڕی هاتن لەگەڵمانە نەمامیان ناشت ئەوانیش هاتن دەستگای CDO ڕێکخراوی CDO مەسەلەی لۆجستی توالێت و ئەم جۆرەشتانی بۆ ئامادە کردووە مشتێکی زۆر ضەڕوور بوو بۆ ئێمە ئەوانیان بۆ کردوین. ئیتر خەڵکانی تریش دێن لێرەوە دەستخۆشیمان لەکەن هاوکاریمانەکەن. زۆر باشە کاک بەختیار ئەمەوێت ئەو پرسیارە بکەم لە ئێستا لە جیهان لە بارێکی نائاساییەیە لێرە ئەدەب و هونەر بەم چالاکیان ناتوانێت چی ببەخشێتەوە بە خۆی ئەدەب و هونەر ژیانە ئەبەخشێتەوە بە مرۆڤایەتی ئەدەب و هونەر چەکێکی تایبەتی خۆی پێیە بۆ چەکەی خۆشەڕەکە ئێمە لێرەوە مەسەڵەن دوجار و کۆی مەسەڵەن کارەکانمان بۆ ئەوەیە حکوومەت دەستگا پەیوەندیدارەکان دایرەی غاباتە کوێوانێک کە پەیوەندی بە مەسلەی ژینگەوەیە کە بتوانن دووبارە سیستەمی ژینگە ڕێخانەوە دووبارە مەسەڵەن پاراستنی ژینگە ڕێخانەوە دووبارە مەسەڵەن هەوڵدەن بۆ سەوزکردنی شوێنەکانی تر ئێمە کاتوین لە گۆیژام کارەمان کردووە تەنها مەبەستی ئێمە گۆیژە نییە هەموو کوردستانە ئەڵبەتە هەموو کوردستانیش نییە هەموو جیهانە یعنی ژینگەیەک لە هەموو جیهانە بۆ هەموو ئینسانەکانی سەرزەوی پێویستە ئەبێ ئێمە مەسەڵەن هاوخەم بین خەڵکی هاوڵاتی ئاسایش مەسەڵەن لەوە ئاگادار ژینگە ئەویستمە پرسیارم خەڵکی دەرەوەی کایە هونەرێکەکە بە فەرمیل ناو کای هونەرێکایشەکە چۆن پێشوازی لەم زۆریان پێخۆشە خۆی مەکەوێتە سەر ئاستی معریفی خەڵک مەسەن خەڵکێکە هەیە مەسەڵەن هەل لە ئەزەلەوە مەسەن ژینگە دۆست بۆ ژینگە پارێز بۆ خەڵکێکی ژێنە لا موبالاتێک گوێ بە ژینگە نادا ئێمە پەیامەکەمان ئەوەیە هەم بۆ حکوومەت و دەستگا پەیوەندیدارەکان هەم بۆ خەڵکی ئاسایش کە بزان ئەم ژینگەیە ئەم سنوبەرانە هەناسە بۆ هەموو تاکێکی ئەم ناوچەیە دروست ئەەکەن ینی هەموو فەردێکی ئەم ناوچەیەکە لەم ناوچەیە ئەژی هەناسە لەم دارانەوە وەرەگرێ ئەنی بەشی هەمومانی پێوە بێ هەمومان هاوخەمی بین و هەمومان مەسەلەن هاوکاری بین. باشە ئەو پرۆژانەی کە بۆنمەتوانین دێرە فەرموو تۆ لەم شاخاک بۆ منە ئەم کاراکەن هەڵبژاردننی جۆرە لە جۆرەکان لەم شاخە ڕاستە گواستنەوەی ئەو بابەتەیە کە بەسەر ئەم شوێنە هاتەوەکو سووتانی دار و درەختەکان بەڵام لە بەرامبەر ئەمە پێویستمان بە مرۆڤ دۆستی دیسان هەیە پەیامێک بگەینین بۆی دەجارێکتر ڕوبەڕووی ئەم حاڵەتە نەبێتەوە ئەم هونەرە تا چەند بگوازرێتەوە بۆ ناو شار ئەمن ئەکرا لە جێگایەکی تریشا بکرێت. بەڵێ
چۆن چی بکەین بۆ ئەوە ئێمە دوای ئەوە کە ئەم هونەرمەندەکان لێرە کارەکانیان کرد کارەکان کۆکرێتەوە فترەیەکی تازە لە ئایندەیەکی نزیک هاکرێتە پێشنگایك لە ناو شارە پیشانی خەڵکی دەدرێت لەوێژ مەسەن خەڵک بەرکەوتەیە بێ لەگەڵ ئەم هونەرا و دووبارە بیرەکاتەوە ئێرە سوتاوە ئەم خەڵکانە خەمی ئەخۆن ئەم نیژۆک و خەڵکەمە بێ منیش خەمی بخۆم ینی ئەم حیوارە لە ناو خەڵکامە باش وێنەکان گواستنەوەی ئەو واقعەیە کە لێرە هەیە تقریبا خۆی هەرچەنەکە ئێمە کەسمان هین نەکردووە کەسمان ئیجبار نەکردو ئیلاتۆ بێ ڕسمی دارێکی سوتاو پێی بەڵام زۆربەی کارەکان لەسەر ئەو کارەیە باشە لەسەر ژینگە و لەسەر مەسەلەی هەستەکەیت وەکو هونەرمەندێکەمەوە بەڕاشکایەوە ئەم پەیامە ئەگەیەنێت بەڵێ بەتەکیت بەڵێ بەتەکیت چکە پەیامی هونەر لە هەموو پەیامەکانی تر مەسەرەن تیژبرترە و زووتر ئەگاتە خەڵک هەست ناکەی دوو ڕۆژکەمە بۆ ئەم پرۆژەیە ئەم پرۆژانە عادەتەن هەر دوو ڕۆژ و سێ ڕۆژ ینی تۆ خۆتا ئیدامەی پێ بدەی ڕەنگە ئەکرێ لە حەلەقاتی ترا مەسەن لە فترەیەکی زەمەنی ترا یا گروپێکی تر بەو کارە هەڵسن یا خەڵکانی تر بەو کارە هەڵسن ئیتر کەسە لە جێی خۆیان ئیشی خۆی ئەکا کابرای مەسەرەن ئەوەی کە چێشخانەی هەیە لە ناو بازاڕا ژینگە پارێزی خۆی ئەکا بۆ کە قاپی پلاستیک بڵاو نەکاتۆ ژینگەی ناو چواردەوری مەتعەمەکەی خۆی بپارێزی چێشخانەکەی خۆی پارێزێ ئەمەش بۆ لێرە تەنها هونەرمەندانی سلێمانی نەبینی کەسانێکە من لە شارەکانی دیکەشەوە هاتوون هەموو تقریبان هی ئێران کاکسامان و یەکدوانێکی تر پێچی مەسەر خەڵک بۆ خۆم مەسەر خۆم خەڵکی هەڵەبجەم بەڵام من لێرە ئەژیم کاکسامانە لێرە ئەژی باشە دوجار هەمومان خەڵکی بەستمەی هونەرمەندانی شارەکانی دیکەشمان بەشداری ناکەن نەخێر ئەومان نەکردووە خۆی کێشەکە لە چیە تۆ مەسەرەن پارەکە چەند ئەتوانی ئیش بکەیت چکە هەموو هونەرمەندێک کە دێت تێرە بەلایکەمەوە نزیکی 150,000 دینار تەکلیفەیەتی بۆ یاخی بۆ ئامادەکەی پالەتی بۆ ئامادەکەی ئاوی بۆ حازرەکەی تەدار و کات خێمە نازانم ڕنگ کانڤاس هەموو ئەمانە هەموو تەکلیفەن نانی بەیانی مەسەرەن نانی نیوەڕۆ ئەمانە هەموو تەکلیفەی لەسەر شانی کارەکە کە دوای ئەم پێشنگا ئەکەی بە پێشنگا تۆ دلیلی بۆ کەی ڕاگەاندنی بۆ کەی فلێکسە چیە چێم شتانە ئەین تەکلیفەکەی زۆرە بێت وەکو لایەنە حکومیەکەی من ئەم پرسیارە لە بەڕێستەکەم دڵخۆش بووی بە هاتنە پێشەوە و بە دەنگەوە هاتنی هاوڕێکان هاوڕێ هونەرمەندەکانە زۆر هەر زۆر گەورەیان نواندووە کارێکی باشیان کردووە حکوومەتیش دەسوپاسی وەزارەتی ڕۆشنبیریەکەین ئەو هەم تەواوی تەکلیفەکە لە سەرشانی وەزارەتی ڕۆشنبیریە کارێکی زۆر پیرۆز و جوانیان کرد. سەرەتای بۆ ئەم پرۆژەیە مەبەستێکی گەورەمانەیە با بڵێن لە چەند دەرگایەکمانناوە چ لەباری تەکنیکی هونەرەوە چ لەباری باڵی ڕۆح و محتەوای ئیشەکەوە کەوا چۆن هونەرمەند جارێککە چالاک بکرێتەوە هونەرەکەشی چالا بکرێتەوە هونەرەکە جاران مەسەن بەو شێوە نەریت خوازە کۆنە هەر لە ژوورێکی با بڵێن لە ژوورێکی داخراوە کە بە ناوی ستۆدیۆ ئەتەلیەیە مەرسەم بەڵام ئیتر هونەرمەند کارەکەی هونەرمەندتر بێ بە چالاکوان و کارەکەشی ئەوێ بە چالاکیەک چ کاتێک بە چالاکوان چ کاتێک کارەکەی بە چالاکی کەوا بێتە ناو پەیوەندەکانی ژیانەوە بەڕاستی یعنی تر کاڵێن پەیوەندەکان ئایا پەیوەندی ژینگە بێ یان با بڵێن پرسیژن بێ یا پەیوەندی کۆمەڵایەتەکانی کە بێ یا تەنانەت هونەرمەند یەتە ناو پەیوەندی سیاسیشە یەتە ناو پەیوەندی ئابووریشەوە ئتر لە هەموو کایەکانی ژیانە هونەرمەند ئەبێ قسەی هەبێ بەڕاستی ئیتر ئەوە نەما من ئەچمە خەڵوەتەوە و من لە ژوورێکە ئەمە ئیشی منە و ئەوانی کە ڕەب پەیوەندی بە منەوە نییە هونەرمەند پێشڕەوی ئەبێ پێشڕواتی کۆمەلگا بکە کەسی چالاکی ناو کۆمەلگایە ئێمەش دوای سووتانی بەڕاستی سووتانی ئەم دارستانی کەەوە گۆیژە من شتێکم نووسی ئەڵێم گۆیژە ئەم دارانە بەس بە تەنها ئەوە نییە جوانیەک با بە شار یان هەوای ئەم ناوە پاکاتەوە ئەم دارانە بۆ سلەیمانی بۆتە شوناسی سلەیمانی بەڕاستی یعنی بەشێکە با بڵێ مۆنومنتێکی زیندوی ناوشاری سلەیمانیە
جا لەبەرەوە ئەبێ خەڵکی ئێمە ئەم دارانە هەر لە دوورەوە سەی نەکات ئەبێ بێتە پێشەوە درشی پێ بکە هەستی پێ بکە تا ئەوەی کەوا دارەکە وای لێبێ کەوار بیکاتە هاوڕێی خۆی بیکاتە چکم ئەمە بەشێکی زیندووە سە دوو ڕۆژگە گەجادی شەستێکە بکرێ ئێرە بە ناوسەنتەری شارەکە بەڕاستی یعنی دارەکە ئەبێتە بەشێکە بێتە پێکهاتێک لە ناو شاری سلەیمانیە جا لەبەرەوە ئێمە بۆیە هوەر ئەبێت ئەو هینە بکایانی ئەبێ لێرە قسەی هەبێ ئەبێ چالاکی هەبێ ئەبێ خەڵک ئێمە حەزمانەکە لەم پرۆژە خەڵکێکی زۆری سلەیمانی پەلچێشکین بۆ ناوە ئیتر ڕێکخراوەکان دوێنێ ڕێکخراوێکی شاخەوانەکان هات نۆمان بەڵام ئەمانێ چکم لێرە لە ناو هوەری هاوچەرخە هەر ئەوە نییەکەوە هوەرمەند کاری ئەوە هەرەوی ئەو شتکە هوەری هاوچەرخ هەموو کەسێک بۆی هەیە بەشدار بێ بەڕاستی اینجا وەکو چۆن ئێمە بانگەشەمان بۆ کرد بۆ پرۆژەکە کەوا خەڵکی سلەیمانی هەمووی بێتە ئەگەر وەکو سەیرانێکیش بێ یا وەکو سەردانێکیش بێت هەر بێت لە نزیکەوە سەیری ئەم تراژیدیایە بکە بەڕاستی ئەم دارانی کەوا بە درێژایی زیاد لە 70 ساڵ ئیتر دەیانەوە ئەم دارانی پەروەردە کردووەوە نیە تا سەوز بووە تا گەورە بووە تا ئیتر بووە بەشێک بەڕاستی ناوسروشتی ئەم شارە کەچی بەهۆی خەمساردیەکەوە بەهۆی ئیتر هۆیەک بێ بەڕاستی ئێمە نازانین بەهۆی هەچ هۆیەک بێ ئەم داران دوای ئەسووتێن دوای سەوز نابنەوە وە اینجا هوەرمەند ئەبێ ئەم پرسەبی کاتە کردەیەکی وەکو بوارەکانی کە مەزن ژینکە پارێ چۆن مەزارن شتی خۆیە کات ئەبێ هوەرمەندیش بەڕاستی بیکاتە پرسێکی گەورە بیکاتە کردەیەک و پیشانی بیاتەوە بە چاوی خەڵکە. چۆنی؟ وەڵا باش. ناو چییە؟ ڕۆدان. ڕۆدانەمە خەریکی چیت؟ وڵای خەریکی دارسوتاوەکانم گۆژەم. ئەمە کامەیە دروستی کردووە؟ وڵ هەرەمانی پێشم. باشە. بۆچی ئەمە دروستەکەی ڕۆدان؟ وڵای لەبەری کە دارەکانی گۆژە سوتا هیوادارم بەم ڕسمانە کە سەوز بێتەوە. ئینشاءڵڵا. ئەگەر تۆ کەسێک بێت بڵێت ئەم دارە سوتاوە کە تۆ وێنە کردو من ئامادەم دارێکی تر لە جێگای بنێژم ئەگەر سەوز نەبووە تۆڵی چی پێی؟ چی بڵم هەرو داری پێدانێم. باشە. پێت ناخۆشم دارانە سوتا؟ ئەرەوەڵا زۆر باشە. تۆ لە ڕێگەی ئەم تابلۆیەوە ئەم وێنەیەوە ئەتەوێت چی بە خەڵک بڵێ پارێزگاریکردن لە چی؟ لەم دارانە هیوادارم قەت نەیسووتێنن. باشە. بە بۆ چوونی تۆ ئەم دارانە سوودیان چییە؟ کاتی ئێمە هەناسادین هەنا ئۆکسیدیانی کاربۆن ئەچێت بۆ ئەوان ئۆکسیدیان کاربۆتەکە وەرەگرن هەناسەمانە دەنەوە. زۆر باشە. باشە. تۆ خوێن لە خوێندن لە پۆلی چەنی؟ دەرەچم بۆ 6. باشە. ئەم وێنەیە ئەگەر من ئێستا بڵم وێنەیەکی زۆر جوانە ئامادەی پێشکەشی منیکەی؟ بۆ نازانم بۆچ ئامادەنی بیدەی بە من؟ ناوەڵە حەزەکەم بۆ خۆم بێ. باشە. لەگەڵ کیا هاتووی بۆ ئەم ئیشە؟ وڵای لەگەڵ باوکم و ئەو خوشکەم و ئامۆزاکەم. باشە. تۆ هەر بەردەوام خەریکێم کارانە بی لە ماڵشەوە؟ جار و بار. باشە. بینیم بەیانی زوو لێرە بووی تۆ؟ ئەرەوەڵا. زۆر حەزەکرد بیت؟ باشە. ئەی چی بە هاوڕێکان تەڵێوانی کە هاوڕێی خوێندن و تەمەنی تۆن پارێزگاری لە ژینگە چۆن بکەن؟ هیوادارم کاتەچن بۆ شوێناگە داری زۆر کەمی لەبوو هەندێک تۆ بەرن بینێژن لەو ناوە. باشە.
بێگومان هوەر بەشێکی گرینگە لە ژیانی هەموو هەر تاکێکە شوێنێک ناوهێڵێتەوانی ئەین تۆ توانی ینی بەپی بیری خۆت دروست بکەی بینەخشێنی ینی بکێ بە تابلۆ هەشتێک لە مەشکابێ ئەنی ڕەنگێکی ترەیە بە ژیان هوەر بێگومان لەم زروفەیە بە تایبەت پێویستە کە زیاتر پێشانگا بکرێتەوە کاری هوەری بکرێ بۆ هاوڵاتیان هەم بۆی کە لەو ناخۆشیە تۆزە دەریان بێنین بۆ چەند خولەکێکیش بێن سێری پێشانگاکەکەن دڵیان خۆش بێ جێ بگۆڕن و هەم لە ڕێی تابلۆکانەوە توانین بە هەر شێوازێ بێت و ڕێنماییان بیتێ کە خۆی بپارێزێ یا خۆی دوور لە قەرەباڵغی لەو شتانە توانین بە ڕێی تابلۆکەوە تێبگەێنی بێگومان ئێمە کە هەر تابلۆیەکەکەین هاتوین بۆ ئەم شوێنەکەوێنی دارە سوتاوەکان کێشین بۆ ئەوەیە کە هۆشار بین بە هاوڵاتیان کە سروشت بە سەوزەیەوە جوانە کە هەر کەسێکگە بۆ ئەم شوێنانە پێویستەکە دوای خۆشتەکانی کۆبکاتەوە بە هەیە بەجگەرەیە کە فڕەیە پوش ئەسووتێ هەموو دارستانەکە لاوانێ دارەکان هەمووی بسووتێ ئەو کاتە ئەم ئۆکسسیژین نامێنی هەم سەوزایی بۆ شارەکەش کەمترە بێتەوە لە ڕێی تابلۆکانەوە هەڵبین ئەو زیان و ئەو ینی کە لە ڕێی پیسکردنی ژینگەوە ئەیکەن دەری بڕیم وای دەگوانەوە هەستێکی ناخۆشە چکە ئێمە کە پێشانگایە بکەینەوە هەر هوەرمەندێک کە بۆ هاوڵاتیانە کە بێن سێری بکەن و چۆنەڵی پامەکەیان بگەێنن بە هاوڵاتیان بەڵام کە هەیە حەزی لێ نییە یان لی تێناگا هەیە شتێکی کەمیش سێری ئەکا وازانێ هەر لە خۆتەوە شتەکە دروست کردو لە پامەکەی تێناگا بۆیە نایەت سێری شەکام بکە زۆربەیە گەڕێتەوە بۆی کە حەزیان لینیە لە خەڵک بەڵام بەشێکی باشی خەڵکی شەیە کە حەزیان لە تابلۆیە و لی تێ ئەگەن یەن بۆ سێری پێشانگا و شوێنە گشتەکان بۆی تابلۆ بکەن سێری بکەن. ئێمە ڕاستەکە لەوانە ئێمە نەتوانین یارمەتی بین لە بژێویە یان لە وەزعی کە ئەوتیا وەزعی اقتصادی ناخۆشی هێوڵاتەکەمان بەس ئەتوانین ئێمە پیشانی بینکەوە ئەگەر تۆ نەشتوانی بە وەزعێکی یارمەتی تۆ بین بە وەزعی قسە بەس ئەتوانی سێرماکەیەوە ئەمە ئیشەکەین تۆ شەر نییە تۆ ڕەسمکەی ئەتوانی دارێ بچێنی ئەتوانی سەیرانێ بکەی بە ماڵ و مناڵە بچیتە دەرەوە تۆزێ لەو جەوە ناخۆشەی کە تاییت تۆزێ جەوێ بگۆڕیت بۆی تووشی کە ئەوت کە ئابەی کە تیان جەوە ناخۆشی کەیساتیان گۆڕانکاریە بکی بەسەرا بێت لەو باشە لە ماڵەوە بین و یا دانشی خەفەت خۆین بۆ شتێکەوە بەدەست خۆمانە ئەتوانین چارەسەریکەین شەر نییە ئێمە هەر دانیشین و بڵێن نێوەڵایتر وەزعی مادیت خراپێتە تاوای ترێمە بمری نە ئەتوانی بجوڵی شتێکی تر وەرزش بکە سەیرام کە دار بچێنە پاک و تەمیزی سەرجادەکان ڕاگرە ئەوەش هەموو ئەرچی ئێمەیە وڵی بینەرەکەکەوێتە سەر ئەوچکەمە ئیسا حالیان چونکە بەیانیانە لاانەی زۆربەی زۆری مۆزەفێ نەتوانێت یان ئیشی هەبێت بەس بەشی خۆی هاتووە ئێسا ئێوە هاتوون کیفایەتە کە ئێوە دەرمانەخەن بۆ ئەو میلەتەکەەوە کەس هەیە لێرە ڕسمەکە کەس هەیە لێرەکەەوە ئەتیمان بەم خاکە ئەیە ئەتیمان بەم شوێنەیە ئەتوانی گەشت و گزارکەیتیە ینی ئەوەش دەرخستنە فەرقینە ئێوە چاوی ملەتن من ئەوەی تێگەێنم ئیسا من لە زاوی خۆمەوەی لەم شوێنەی کە خۆمەوە ئەم شاخە ئەبینم لێرە دارەکانی زۆربەی زۆری سووتێنراوە منێنم جارێ وردە ئەوە نیە طبقەیشی بۆ منە هینم دانا و تۆخمدانت وردە دوای کاڵی ئەەکەمەوە پیشانیم کەوا ئەو سووتانی کە تۆ سووتانوتە من وردە بەرەو سەوزی ئەبم سەوزیەکەم لای من ئەم تابلۆیانە کامی جوان و کامی ڕێکوپیەکە ئیبەن بۆ هینی ڕۆشنبیریەکەی ئەتوانی لە ماڵی خۆمانە هەڵی واسینی ئەتوانم بێم بێکێ لەم دەستگا حکومیانە هەڵی واسێ لە شوێنە دائیرەکانە.
لە خۆیان پرۆژەی سمپۆزیۆم بڵین ئەرکەکەیە ئاماجەکەی ئەوەیە کە کۆمەڵێ هونەرمەند کۆ کاتەوە بڵین وەکو وایە سەرخوانێک بێ مەسەرین بێ کۆمەڵێ هونەر کۆ کاتەوە بۆ مەسەرەن زیاتر چیش زیاتر کۆیان نەکاتەوە ئیستاتیکا و جوانی و مەسەرەن بە ڕنگ و تایبەتی شەکە شێوەکاریە تابلۆ کۆیان نەکاتەوە ینی یەکێک لە سیفاتە جوانەکانی ئەم سمپۆزیۆمی ئێمە کە بڵین ڕەخسانومانە بابەتێکی تری بۆ زیابووەویش بابەتێکی ژینگەی بابەتێکی مەسەرەن لەوەتا هەیە گۆیژە بابەتێک تایبەتمەندێتی بە سلێمانیەوە هەیە لەوەدا هەیە شاعیرانمان بەسەر گۆیژە هەڵەیەن بەسەر سنەوبەرەکانی گۆیژە بەسەر شاخی گۆیژە کە سلێمانی لە باوەش گرتووە ئێمەش بەڕاستی هەمومان جەرگمانە سوتا کاتێک کە ئەمان بینی دووکەڵ لە گۆیژە بەرزە بێتەوە ئەمە وای کرد کە ئەم پرۆژەیەمان بخینە خزمەتی ئەو ڕووداوە دیارە کاریگەریەکانی واقع ئەمە بە لەحزات بەریەکەوین بەڵام ئەو کاتە ئێمە پێمانەگا کە ئەوە ڕووداوێکی نەخوازرا و ڕووەدا کە ئەبێ بە بابەت بۆ هونەرمەند ئەمەڵێ داری سوتاو کە من قەنەعەتم بۆەیە کە پێچێ ینی هیوان بۆیە قینە داری سوتا و ڕەشە بەڵام پێچێ ڕێگەکانی سەوز بن ینی هیوان بۆیە چکە زۆر شاری خۆم خۆشێ گۆیژەم بە تایبەتی خۆشەیە و سنەوبەرەکانیشی هەمووی وەکو لە شوێنێکە کاک بەختیارە لە ئێمە ئەگەر دارێک بسووتێ وەکو وایە خۆمان بسووتی لە تازەترین ڕۆمانیا ئەڵێ ئەگەر دارێک جوتیاری کوردستان وایە دارێکی بسووتێ وەکو وایە خۆی بسووتێ ئەم پرۆژێ خۆشببختانە لەژێر دەستی خۆمانە بوو هەموو وەکو بەڕێوەبەرەتی شێوەکاری خۆشمە لێ فەرمان بەرم و کاک بەختیاریش خوان لاگرانی زۆر ئاسانکاری کرد بۆی کە ئەم خوێنکارەکانی منیش بێنە ناوە بۆی بزانن کەش و هەوای تێکەڵبوون لەگەڵ هونەرمەندەکانی تراو لەگەڵ مامۆستاکانی ترەوە لە ناو سروشت ئەمە یەکەم جاریانە بەڕاستی بێنە ناو سروشتەوە و ڕوبەڕووی سروشت خۆیانیش بکەن خۆی لەوەتای مێژوو هەیە ئەو گرفتە هەیە مەسەرەن ئەم پرسیارانە هەیە بۆ نمونە هونەر چییەکە یان ئەدەب چییەکە ئەمانە بەڕاستی پرسیارگەلێکن خەڵکی ئەوانی کە و پرسیارە ناکەن ئەیانەوێ وەڵامێکی مادیان دەستکەیە بێگومان ئەو وەڵامە مادیان دەست نەکرد بەرەوەی هونەر و ئەدەب معنەویە و لە ڕێی ئیستاتیکا و لە ڕێی هەست و نەستەوە مەسەنە ئیشی خۆیەکە بۆیە ئەو جۆرە پرسیارانە تەسەوەرەکەمە لە ئەساسەوە خۆی لە خۆیان پرسیارەکە گرفت بێ یعنی ئەبێ ئەوەی کە لە مەجای فکریە لە مەجای ئەدەبی و نەریایی شەکا و جۆرە پرسیارانە سەر لێ شێوانێکیشی تایینە لەوەتای هەیە ئەدەب و هونەر پێبەپی واقع و حتا بڕێکی تر لە شارستانیەتی ئەمانە ئەدەب و هونەر و فکر دروستی کرد یعنی ئێمە بۆ بێ ئێستا گومانمان لەوە بێ تابلۆیەک کاریگەری نییە بۆ سەرواقع یا خود ڕۆمانێک یا شعرەکان کاریگەریان نییە هەمیشە کاریگەریانە بوو. ئێمە وەکو شێوەکارانی سلێمانی من بە بانکێشتی بەڕێوەبەرتی ڕۆشنبیری سلێمانی بیرۆکەکە هی ئەوان بوو سوپاسیانەکەین بەڕاستی کۆبوونەوەمان لێرە لە شاخی گۆیژە مەبەستێکی تایبەتی خۆی هەیە پەیامی تایبەتی خۆی هەیە
بۆ ئێمە کۆبووینەتەوە لێرە کە لێرە ڕسمی ئەم دارە سوتاوانە بکەین کە ئەم جوانترین شوێنی شاری سلێمانی بۆ ئێرە من هەر مناڵ بووین ئێمە شاخی گۆیژە هەر لە کۆنەوە بە شاعیران و نووسران و هونەرمەندان مۆرکی تایبەتی خۆی هەبوو بەڵام بەداخەوە ئیتر بەهەجمە بەستێ بوو لە نازانم چۆنی بوو سووتێنرا ئەمە داخێکی زۆر گەورە بوو بۆ شاری سلێمانی و بە تایبەتیش بۆ هونەرمەندان ئێمە لە خەمێکی زۆرا بووین بۆی بەڕاستی سلێمانی لە بری سەوز کرێت لە بری وشتی جوانتری بۆ بکرێت بەداخەوە نابێ ناشرین بکرێت ئێمە هەستان کۆبوونەتەوە لێرە ئەمانەوێت پاممان ئەوەیە سەوزکردنی شارەکەمان دووبارە بکەینەوە ئەو لەجێ هەر دارێکی سوتا و ئێمە بتوانین دارێکی جوانتر و باشتر بچێنینەوە لە ناو نەچێت ژنگەی کوردستان بە پاکی و بە جوانی مۆرکی سلێمانی هەروکو خۆی بمێنێتەوە بە تەکید ئەبێ بگات کاری هونەرمەند لەم سەردەمەیە ئەگەر هیچیش نەتوانین ئەتوانین پەیامەکە بگەێنین بۆ سەر و خۆمان بۆ خەڵک هیچ نەبێ خەڵکی ئاستێکی خەڵکێکی نۆرمال کە لە سلێمانیایە کەسە جیاوازەکان کە ڕۆکەنە سلێمانی ئەبێ پەیامەکەمان بگات هەر یەکێکمان لە تۆڕی کۆمەڵایەتی خۆمانەوە لە فەیسبووکەوە لە هەموو تۆڕەکانەوە ئەتوانین بگەین بە هەموو جیهان ئەگەر هیچیشیان پێ نەکرد شتێکی بچکۆلە بکرێ بۆ سلێمانی هێشترکەمە پێشکەشکردنی ئیشی جوان ئیشێکی دیار شایستە نەک کاڵ و کرچ و بەڕێکردن بێت ئەو ئیشەی کە ئێمە ئەکەین ئەبێ بەجددی بکرێت نەکرد ئیشێک بێت ئێستا من بیکەم و لەو حەیەک بێت لە معرەزێکی پێ بکەم و لە ماڵەوە لە سوچێکات داینم ئەبێت ئەو ئیشەی ئەکرێت پەیامی خۆی بگەێنێت لایەنە بەرپرسەکان بێن بەدەم خەڵکەکەوە بێن بەدەم ئەو داواکاریانەوە بەداخەوە ئێستا ینی زۆر چۆتە دواوە من خۆشم ینی هەست بەواکەم لە سلێمانیا نەک لە سلێمانی بەعامی لە کوردستانە هەموو چۆتە دواوە و خەریکە ئەبێ بە کوتلە کوتلە ینی گروپی بچوو ماوە ئەویش شخصی ئیشەکەی لە ئاسی کۆمەڵێکی تایبەتایە بەڵام بە گروپی گشتی و بەعام تۆزێکم بۆتەوە ئەوەی ئەرکێکی زۆر قورسە لەسەر هونەرمەندان ئەوەیە کە ئێستا خۆیان پسەلمێن لەم کاتەیە بێنە پێشەوە ئەو ئیشانەی هیانە بیخەنە ڕوو بە پرۆژەی باش بە پرۆژەی چاک شەرنی هە لە ڕێگەی ڕسمەوە لە ڕێگەی توانین گروپێکدا بمەزرێنین کراویشە پێشتر لە ڕێی شاخەوانەکانەوە مەجموعەیەکی زۆر گروپیان دروست کرد بۆ دیسانەوە ناشتنی نەمام لە شاخەکانە خۆر ئێرەژ نییە لە لای باخی بەختیاریش بە هەمان شێوە ئێمە بەسمان بەس تەنها گۆیژە نییە باخی بەختیاری و هەموو سەوزایەکانی کوردستانە ئێمە پرۆژێکە لەسەرەکەی ئەزانی چۆنە خۆی بەعامی دنیا هونەر زۆربەی هونەرمەندان هونەریان کردو بە سەرچاوی ژیانی خۆیان بەڵام بەداخەوە لێرە بەهۆی ئەوەنە قەیران زایت هونەرمەندان ئەمەنە مشاکلی تریان هەیە ئەمەنە مەشغوڵن بە ژیانی تایبەتی شخصی کە سەرەتاییترین مافی ئینسانە لە هەموو وڵاتێکە ئەوە حکوومەت و هین ئەیبا بڕێەوە بەڵام ئێمە لێرە خۆت ئەبێ هەوڵی بۆبەی ئەجا ناژڕۆی بڕێیان لەبەرەوە لەو حەیەکەکە بە ضروری نازانێت لە معرەزەکە دایانێ ئەسڵ لەوانەیە بینەر پارێکی پێنە بیکڕێت لەبەرەوە تەژیع نابی جارێکی تر تۆ ئیش بکەیت و داینێت لەبەرەوەی ئەزانیت بەس تۆ بۆ بەتاڵکردنەوەی نەفسێتی خۆتە و مۆهیبەکەت و ئەوانەیە بەڵام وەکو مەکسەبێکی مادی بەکاری نایەنی لەبەرەوە هونەرمەندان تۆزێک کەوتونەتە دواوە بەڕاستی ئەوەیە مەسەلەکە کە ئەوانەشی تەخەڕوجەکەن هەست هەموو هونەرمەندانیان بینیوە لە ڕێی هونەر و هیچیان دەست نەکەوتووە بەعکسەوە دژایەتی یەکرێن بەعکسەوە تووشی مەشاکلی زۆرە بن بەهۆی ڕەئیانەوە بەهۆی زۆر شتی تر لە بابەتی بەشەکانی ترەوە ئەسڵەن بەشی مەسرح و ئەوانە زۆر لەسەر مەسرحی سج نەکرێن لەبەرەوە لە بریەوەی بیت لە کات و کاتێک کارێکی هونەری بکە بەعکسەوە بەلە ئەوەی قوتی مناڵەکەی و ماڵەکەی و تەسەوەرەکەم ئەوەی بەلاوە مهمتر بێت لە هونەرەکەی نییە بە تەکید نییە ئەو منیش لە بریەوەی ڕسمێک بکەم و لە معرەزەکە پێم بڵێن سوپاس نەوەڵا ئیشێک بکەم کە بتوانم مەکسەبێکی مادی بخۆم و مناڵەکانی دەبرکەم تەسەوەرەکەم ئەوە باشتر بێت